پێویستە مناڵەکانمان جوهدی دایک و باوکیان بزانن. دایکێک هەموو بەیانەیەک هەڵەسێ نان و چاک بۆ حازر ئەکات حورمەتی بزانە، هەروەکو دنیاوی حورمەتی بزانە کە بەیانیان هەڵەسێت عەزیەتە کێشێ. حورمەتی باوکت بزانە ئەی گەنج، ئەی مناڵ کە بە دوکانداری و بە دەوام و بە هەر شتی وەسایلێک پارەت بۆ پەیا ئەکات و هەوڵ ئەدات تۆ پێ بگەێنێ سبەینێ لەژێر سای و سێبەری تۆ بحەسێتەوە. بەڵام ئەمە مەسئولیاتە. كلكم مسؤول وكلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمومان شوانین و بەرپرسیارین لەوانەی ژێردەستشمان. ئەگەر ئەمڕۆ تۆ زاڵ نەبی بەسەر مناڵەکەی خۆتە، مناڵەکەت تەمەنی 10 ساڵە لێ ناخوێنم، تۆ بێ بچە ژێر ڕکێفی ئەو بڵێ بەسەر چاو ئایپاتێک و مۆبایلێکی بۆ بکڕی و گێژ وڕی ناو کۆڵانەکان و ناو پارکەکان و ناو کافتریاکانی بکەی. ئاخر ئەم میلەتە کاتێک تیاچوو کافتریا هاتە ناو شارەکان، کاتێک تیاچوو سیمکارد بە 1000 دینارە بێ، کاتێک میلەتە تیاچوو کە ئینتەرنێت فری بێ، ئەوە زانی علامەتی چی؟ علامەتی پێشکەوتن نییە، ئەوە علامەتی دۆڕانە. کاتێک ئەم میلەتە تیاچوو هەرچی خەڵکیش گوندەکانی ئەم منتیقانی خۆمان و هەمووی نەکانی هەمووی هاتە شارە هەمووی بوو مەعاشخۆر. یعنی ئێوارە مەقالەیەکم خوێندەوە ئەگەر تۆ یەکێکی لەو کەسانی تەناپژ بە مەعاشەکەتە بەسی بزانە هێشتا تێنەگەیشتووی لە ژیان. یعنی گریمان گۆڕانکاری بەسەر ژیان ئادێت. با ئێمە هەوڵ بدەین مناڵەکانمان ڕابێنین لەسەر ڕێزگرتن. نانوچا حازرە بێ، تاکی جیاوازی نێوان تاکی ئەوروپی و تاکی مسلمان چییە؟ یخۆ ئەوروپی خۆ بەچی پێگەیشتووە؟ تەنابەت چون چەند کەلیمەیەک سوپاس دەکەم بەڕێزیت فڵانە ئەوەیە. مناڵەکانی ئێمە هەتا ناو مەعیدەیانی تێتە پێنن ناتوانن بە دایک و باوکیان بڵێن دەستان خۆش بێت. ئەی من لەم یەشکوری ناز، ئەی ناز نییە، دایک و باوک ناز نییە، نابێ شکری بکەی. ئەنجا سەیری بێعەقلی هەنێ مناڵ بکەن دوو لە ڕێیەوە. یعنی چی کەسێکتان بینی و ڕۆژانە ئالێرەوە سولف بە سیارەکەی لێبدا بچێ بۆ سەنگاو، بچێ بۆ سلێمانی، بچێ بۆ هەولێر و ئەڵێ کاک فڵان کەسە و بۆ چوویت و هاتی تۆڵەوەڵا هەر ڕۆشتم و هاتم، ئەی ئیشێک کارێک نەوەڵا هەر چووم و هاتم. ئەڵێن ئینسانێکی عاقڵە؟ نە. وەرە مناڵێک ئێستا کە سەرەتای پاییزە بۆ دەوامە ڕۆی بە سەرما بە گەرما بە پەتا بە زستانان بە قوڕ بە باران بە بەفر هاوینان بە ناڕەحەتی بشکەویت. یعنی خۆش و داو ناوە کە ناخوێنیت، بەڵام جانتاکە دەدەی بە پشتا و جەدوەلەکە و بە ناڕەحەتی و بە تەمەڵی جیاکەیت و ئەژڕۆی ئەشکەویت. ئەوە کەی عەقڵ؟ ئەو کەی تێگەیشتنە؟ هەنێ مناڵ لێزانن لەمە، ئەڵێن ناخوێنم ئیتر خۆیان دوایی دەرمەکەن. بەڵام تۆ باوکیت پیاویت ئەبێ شەوانە دای بنشێنی محاسبەی بکەیت، دەرزەکەت بخوێنە. ئەسڵەن گەورەترین هەڵەیە مناڵ و تەمەنە هەر مۆبایلی پێبێت. خوا مناڵی 7 ساڵان و 8 ساڵان چیە خەتی هەبێت؟ ڕەنگە بە خۆت بڵێ دوو لە ڕووی جەنابتان، ڕەنگەت بە خۆت بڵێ باوکێکی باش، ڕەنگە بڵێ من باوکێکی باشم بۆ مناڵەکانم خەتی ئایکیوی فریم بۆ داناون. ئەوە نیشانەی دۆڕانە، نیشانەی دواکەوتنی خۆت و عایلەکەتە. جا بزانە چۆن عایلەکەت تەدمیرە بێت کاتێ بە خۆت ئەزانیت مناڵەکەت سەری لە بەدئەخلاقیوە دەرچووە، لە خراپەکاریوە دەرچووە، پێی بڵێ بخوێنە. سوبحان الله، مناڵ گەنج 15 ساڵان 16 ساڵان ئەوانەی لە زانکۆ لە پەیمانگاکانن ئەڕۆ شارە و شارەکە لە داخلی ئەمێنێتەوە، باوکی داما و بە 5 وەرەقە و بە 2 وەرەقە و بە 3 وەرەقەی بداتێ بڕیاریشی داوە بکەوێت. ئەوە نیشانەی غەباوەتی و ئەحمەقی ئینسانە. ڕۆڵە هەر جوهدێک هەر ڕێزێک لە تەمەنی خۆت بگرە. باشە من بەم گەرما ڕۆم بەم سەرما ڕۆم هەموو ڕۆژێک 1000 دینار 5000 مەدرێتێ بۆ خۆم بخەڵەتێنم، بۆ خۆت ئەەکەی بە تاکێکی فاشیل دۆڕاو سەربەرز بە سەری خۆت و عایلەکەت بەرز بکەرەوە.